سنوورێک نازانێت. لەم ڕۆژەدا ئێمە پێکەوە هەموو گەورە وەستاوین. ساڵی 2023 هەموو ساڵێک یان چەند ساڵێک جارێک کۆمەڵێک خوێندکارانی خۆشەویست بەخێر بێن. سوپاس بۆ ئامادەبوونتان لە سیمپۆزیۆمی ڕۆژی بەرەنگاربوونەوەی دژی شێرپەنجە. بە سوپاسەوە کە لەلایەن کۆمەڵێک دکتۆر و پرۆفیسۆر لەم ڕۆژەدا ڕۆژی جیهانی شێرپەنجە 4/2 هەموو ساڵێک پەیمانگاکەمان پەیمانگەی تەکنیکی هەڵەبجە وەکو هەموو ناوەندە ئەکادیمیەکانی تری ناو پارێزگای هەڵەبجە و دەرەوەی پارێزگای هەڵەبجە هەست هەڵدەستین بە ئەنجامدانی چەند سیمینارێک بۆ زیاتر بڵاوکردنەوەی هۆشیاری و زانیاری لەسەر بڵاوبوونەوەی ئەم نەخۆشی و شێوازی چارەسەرکردن. ئەویش هەوڵەیەن کە زۆرترین ئامادەبووان خوێندکاران بن بۆ ئەوەی بەرچاوڕوون بن لە خۆپارێستن و زانینی ئەو شێوازە ڕاستانەی زانستە و دروستانەی کە پێویستە ئەنجام بدرێن بۆ بەرەنگاربوونەوەی ئەم نەخۆشیە. بۆ زیاتر کۆنتڕۆڵکردنی نەخۆشیەکە. طبعا ئەوەی کە دیاری کراوە دوو ڕەنگ دیاری کراوە ڕۆژە بەرزبانیرا و پانەڵ و سیمیناری تا پێشکرا. ئەمانە کۆمەڵێک